ئاگادارن چەند ڕۆژێکە کە زانستگا و قوتابخانەکان لە ئێران و کوردستان کراونەتەوە. یەکەم مەسلەیەکیش کە خوێندکاران لە ڕۆژانی سەرەتایی کردنەوەی زانستگاکان ڕوبەڕووی بوونەوە چوونە سەرەوەی نرخی سابت و متغەیری شەهریەکان بوو. لە زۆرێک لە زانستگاکانی ئێران بەتایبەت چوونە سەرەوەی نرخی شەهریەکان لە زانستگاکانی پەیامنور و ئازاد زۆرتر و بەرچاوتر بوو. ئەم مەسەلەیەش هەل لە سەرەتای دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ناڕەزایەتی خوێندکارانی لێکەوتەوە و وەکو یەکەم دیاری حکوومەتی ئیسلامی ئێران بۆ خوێندکاران خۆی دەرخست. ڕوون و ئاشکرایە کە لە زۆرێک لە وڵاتانی پێشکەوتوی دنیا نرخی شەهریە بەپێی ئیمکانات و کەیفیەتی ئامۆزش و ئاستی زانستی مامۆسایانی زانستگا دیاری دەکرێت. ئەمە لە کاتێکدایە کە لە ئێراندا بە پێچەوانەوە حکوومەت تەنیا لەبەر دابینکردنی بەشێک لە بودجەی خۆی هەموو ساڵێک نرخی شەهریە لە زانستگاکاندا زۆرتر دەکات و ئەمەش گوشار بۆ سەر بنەماڵەی خوێندکاران زیاد دەکات لە حاڵێکدایە کە حکوومەت لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بەڵێنی خوێندنی ڕایگانی دەدا بە خەڵک. هەروەها ئەگەر پێگیر بوو بێتن لە هەواڵەکاندا هاتووە کە گوشار بۆ سەر خوێندکارانی کورد لە سەرەتای ئەم ساڵیشەوە وەکو ساڵانی پێش و زیادی کردووە بە شێوەیە کە چالاکێکی خوێندکاری بە ناوی سەلاحەدین نادری خەڵکی قوروە بەهۆی گوشاری وەزارەتی ئیتلاعات ناچار بوو وڵات و زەیدی خۆی بەجێ بێڵێت و خوێندکارێکی تری کورد بە نێوی فەرهاد شەفیعزادە خەڵکی مەریوان و خوێندکاری زانستگای تەورێز دەست بەسەر کراوە. لێرەدا مەسلەیەکتر کە دەتوانین ئاماژەی پێ بکەین و ئەگەر سەرنجێک بەڕابردوو بدەین دەبینین کە خوێندکاران یەکێک لە پێشڕەوترین توێژی نێو کۆمەڵگای ئێران و کوردستان بوون کە لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندان و ناڕەزاییەکان بوون بەرامبەر بە دەسەڵاتدارانی حکوومەتی پێش و لە کاتی شۆڕشی گەلانی ئێران و پاش ئەوەش و دوا بە دوای هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی هەروە بوو بە جۆرێک کە بۆ ماوەی چەند ساڵێک لە کاتی ئینقلابی فەرهەنگی حکوومەت بە مەبەستی تەسفیە زانستگا لە خوێندکاران و مامۆستایانی ئازادی خواست هەموو زانستگاکانی ئێرانی داخست. هەر بمبۆنەوە تەوەری یەکەم ئەڵقەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ قسە و باسکردن سەبارەت بە مێژووی زانکۆ لە کوردستان و ئەوەی کە هەبوونی خوێندکاری کورد چەند دوور و درێژە و خوێندکاری کورد تا چ ڕادەیەک توانیویەتی هەبوونی خۆی بسەلمێنێ. بەم بۆنەوە چەند پرسیارێک ئاراستەی میوانی بەرنامەکەمان دەکەین، بەڵام سەرەتا چەند هەواڵێکی خوێندکاری پێشکەشتان دەکرێتەوە دێنەوە لاتان و پرسیارەکان ئاراستەی میوانی بەرنامەکەمان دەکرێت. ڕاگەیاندنی کۆمەڵە بە بۆنەی ساڵی نوێی خوێندنەوە. بە بۆنەی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنەوە لەلایەن کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە پڕ بەدڵ پیرۆزباییتان پێدەڵێن و هیوادارین کە ساڵی نوێی خوێندن ساڵێکی پڕ لە سەرکەوتن بێت بۆتان لە قۆناغە جۆراوجۆرەکانی خوێندندا، قوتابیان و خوێندکارانی کوردستان، کوڕان و کچانی ئازادی خواست. بە بۆنەی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنەوە لەلایەن کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە پڕ بەدڵ پیرۆزباییتان پێدەڵێن و هیوادارین کە ساڵی نوێی خوێندن ساڵێکی پڕ لە سەرکەوتن بێت بۆتان لە قۆناغە جۆراوجۆرەکانی خوێندندا. ئەم ساڵیش لە کاتێکدا خوێندکاران و قوتابیانی خوازیاری فێربوون بەرەو قوتابخانەکان و زانستگەکان دەڕۆن و قۆناغێکی دیکە دەست پێ دەکەن کە سیستمی خوێندن و پەروەردە لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی
لە هەمیشە زیاتر لەسەر بنەمای هەڵاوردن و ئایدئۆلۆژیەکی ئاینی تایبەت سیاسەتەکانی ساڵانی ڕابردووی خۆی درێژە پێدەدات. سێبەری ئەم سیاسەتە پڕ لە هەڵاوردنە پاش زیاتر لە 35 ساڵ بەسەر گشتیەتی سیستمی خوێندن و پەروەردە لە وڵاتێکدا کە ئاوردانەوەیکی خێرا لە ئامارەکانی تایبەت بەم بوارە پیشاندەری گەلێک خەساری بەرچاوە، ئاکامێکی جگە لە دژایەتی لەگەڵ ستانداردە جیهانی و زانستیەکانی پەروەردە و خوێندنی لێ نەکەوتوێتەوە. ئێستاش لە وڵاتێکدا کە حکوومەتەکەی بە درێژایی 3 دەیەونیوی ڕابردوو بانگەوازی بنبڕکردنی نەخوێندەواری دەکات، بە وتەی جێگری وەزارەتی فێرکردن و پەروەردە زیاتر لە 20 ملیۆن نەخوێندەوار و کەم خوێندەواری لە گروپی تەمەنی نێوان 10 تا 49 ساڵ تێدایە. ئەم ئامارانە ئەگەرچی لە مەیدانی واقعی کۆمەلگا لەوە زیاترە کە بەرپرسانی دەوڵەتی ئاماژەی پێدەکەن، سەرباری ئەوەش هێشتا ڕەوتی واسێنان لە خوێندن و بێهیوایی بە داهاتووی خوێندن و پەروەردە لە ئێران بە زۆر هۆکاری وەک فەلاکەتی ئابووری، سیستمی سەقەت و نازانستی پەروەردە، سێبەری ئەمنیەتی لەسەر ناوەندەکانی خوێندن و هەڵاواردنی ڕۆژانە و هەتا دوایی ڕوو لە زیاد بوونا. لە لایەکی دیکەوە ئەگەرچی لە یاسای بنچینەی کۆماری ئیسلامی و لە خاڵەکانی 15 و 19 و 22 و 23دا بە فەرمی دان بەوە دانراوە کە نابێت لەباری کولتوری و کۆمەڵایەتیدا هەڵاواردن هەبێت و خوێندنی نەتەوەکانی دیکەی ئێران بە ڕەسمی ناسراوە، بەڵام دەبینین لە 35 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی تەنانەت یاساکانی خۆیشی بەڕێوە نابات و منداڵانی نەتەوە جیاوازەکانی ئێران لە دەرس خوێندن بە زمانی دایکی خۆیان بێبەشکراون. کەواتە لە سیستمی پەروەردەیەکدا کە بەشی زۆرینەی منداڵانی قوتابی سەر بە نەتەوە جیاوازەکانی دانیشتووی ئێرانن، هێشتا تەنیا بە زەبری زمانی نەتەوەی باڵادەست سیاسەتی تاکزمانی لە ناوەندەکانی خوێندن و قەدەغەبوونی خوێندن بە زمانی دایکی نەتەوەکانی دیکە وەک گەورەترین هەڵاواردنی پەروەردە لە ئێران و وەک زایەڵەی ڕوانگەی ئەمنیەتی حاکم ڕەچاو دەکرێت. ئەم سیاسەتە لە سەردەمگەلێکی دیاریکراودا هەوڵدراوە بە ڕواڵەت بگۆڕێت و لە ئاکامدا بەگشتی بەڵێنە درۆینەکانی سەردەمی ڕفۆرمخوازانی دەوڵەتی هەتا سەردەمی ڕوحانی دەستگایەکی پروپاگەندەی سەردەمی هەڵبژاردنەکان بۆ ڕاکێشانی خەڵکی ئەم ناوچانە و بردنە سەرەوەی ڕێژەی دەنگەکان و پشتیوانی لە خۆیان بووە. ئاشکرایە کە پاراستنی زمان پاراستنی بەشێکی هەرە گرنگی شوناسی نەتەوەیەکە و بەردەوامبوون و پارێزگاری لە کولتوری هەر نەتەوەیەک کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر خەمڵینی کەسایەتی و گەشەی کولتوری ئەو کۆمەلگایەش. لە جارنامەی جیهانی مافی مرۆڤیشدا بە ئاشکرا پێداگری لەسەر بەڕەسمیناسینی خوێندن بە زمانی دایکی کراوە و دەوڵەتەکان بانگەشە دەکات بۆ ئەوەی ئەو مافە بەڕەسمی بناسن و ڕێزی لێ بگرن. ڕێگەنەدان و قەدەغەبوونی ڕێکخراوەکانی سربەخۆی قوتابیان و خوێندکاران بەدوو لە چاوەدێری بەسیج و حراسەتی ناوەندەکانی خوێندن بربەستێکی دیکە و سیاسەتێکی دژەزانستیە کە ڕێگە لە وزە و چالاکی سربەخۆکانی ئەم توێژە گرنگ و پڕبایەخەی کۆمەلگا دەگرێت و بەرەو داهاتوویەکی پڕ لە هەڵدێر و نادیار پاڵیان پێوە دەنێت. بە کورتی سوکایەتی، توندوتیژی ئاخاوتنی و ئەمنیەتیکردنی ناوەندەکانی زانست و خوێندن بەرهەمی ڕوانینی ئایدئۆلۆژیکی سیستمی حاکمە بۆ پرسی خوێندن و هەوڵ بۆ ئیسلامیزەکردنی یەکجارەکی ئەم بوارە. هاوکات بنەماڵە هەژار و کرێکاریەکان لە بەرەبەری ساڵی نوێی خوێندندا لە هەموو توێژێک زیاتر دەکەونە ژێر گوشاری باری قورسی جێبەجێکردنی پێویستیەکانی منداڵە قوتابی خوێندکارەکانیانەوە. ڕەنج و مەینەت و کەمتوانایی ماڵی بنەماڵەی زەحمەتکێشانی کۆمەلگا و کاردانەوە نەرێنیەکانی ڕۆژانەی لەسەر زەین و دەرونی بێبەشترین و هەژارترین قوتابیانی ناوەندەکانی خوێندن بێشەرمی و ڕیسوایی گەورەی حاکمیەتێکە کە وەک هەموو پەڵەڕەشەکانی دیکە لەسەر کارنامەی ئەزموونی حکومڕانیەکەی لەم بوارەدا ماوەتەوە. سەرەڕای ئەم لەمپەڕانە خوێندکاران و قوتابیانی سربزێ و لە کوردستان هەوڵیان داوە بە شێوەی جیاواز دەنگی ناڕزایەتی خۆیان بە گوێی سیستمی زاڵ و بەرپرسانی بگەێنن و بەشێک لە چالاکیەکانی خۆیان بە شێوەیەکی سربەخۆیانە و یان بە کەڵوەرگرتن لە دەرفەتە بەرتەسکەکاندا ئۆرگانیزە کردووە و زیندوی جموجوڵ و هەست و خواستی نوێخوازی خۆیان لە بوارگەلی جیاوازدا پیشان داوە. بێگومان خوێندکاران و قوتابیانی سربزێ و بوێت سەرمایەی گرنگ و پڕبایەخەکانی داهاتووی کۆمەلگاکەمانن کە دەبێت بە ڕوانگەیەکی زانستی ڕێز لە خواست و پێویستەکانیان بگیرێت. کۆبوونەوە و تێکەڵچوونی خوێندکارانی زانستگای علمی کاربردی سنا لەگەڵ حراسەتی ئەو زانستگایە. ڕۆژی 18 خەرمانان کاتژمێر 11 سەرلەبەیانی لە زانستگای علمی کاربردی شاری سنا لە نێوان خوێندکاران و حراسەتی زانستگا تێکەڵچوون ڕوویدا و
خوێندکاران دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی بە دژی حراست. هۆکاری ئەم تێکەڵچوونە بێڕێزی حراست بە خوێندکارێکی کچ سەبارەت بە چۆنیەتی جلوبەرگپۆشینی بوو. سەرەتا بەرپرسانی حراست ویستیان پێش بە چوونە ناو زانستگای خوێندکاران بگرن کە بەهۆی ناڕزایەتی ئەو خوێندکارانە و پەیوەستبوونی باقی خوێندکارانی دیکە پێیان و لە حەوشەی زانستگا کۆبوونەوەیەکیان وەڕێخست. زانستگای علمی کاربردی سنە خاوەنی 7000 خوێندکارە کە زۆرینەیان خەڵکی شاری سنە و دەوروبەرن. لە سەرکاردەرکردنی کۆمەڵێک لە کارمەندانی گرێبەستی زانستگای ئیلام لە ڕۆژەکانی یەکشەمە و دووشەمە ڕێکەوتی 31 خەرمانان کارمەندانی گرێبەستی لە سەرکاردەرکراوی زانستگای ئیلام لە حەوشەی ئەو زانستگایە کۆبوونەوەی ناڕزایەتیان وەڕێخست و خوازیاری پێڕاگەشتنی بەرپرسانی زانستگا بوون. ژمارەی ئەو کارمەندە دەرکراوانە بە پێی ماڵپەڕی ئیلامە بیدار 33 کەس ڕاگەیەندراوە کە خاوەنی بڕوانامەی خوێندن لە زانستگا و هەروەها فیشی فەرمی موچە بوونە. بەرپرسانی زانستگا هۆکاری لە سەرکاردەرکردنی ئەو کارمەندانیان بۆ کەمی بودجەی زانستگا لە ئەو ساڵەدا گەڕاندووەتەوە و باز لە دەرکردنی کارمەندانی گرێبەستی دیکەی ئەو زانستگایە کراوە. پێشتر زانستگای ئیلام خاوەنی 187 کارمەندی گرێبەست و 75 کارمەندی فەرمی بوو. ئەو زانستگایە لە ساڵی 1355 وەک لقێک لە زانستگای ڕازی کرماشان دەستی بەکار کرد و لە ساڵی 1371 لە زانستگای ڕازی جیابەوە بوو بە زانستگای ئیلام. ئەو زانستگایە ئێستا خاوەنی 6000 خوێندکار لە قۆناغە جیاجیەکانی خوێندنە. ناڕزایەتی خوێندکارانی کچی زانستگای کوردستان سەبارەت بە چۆنیەتی بەڕێوەبردننی زانستگا. کۆمەڵێک لە خوێندکارانی کچی خابگای زانستگای کوردستان کە دانیشتووی شاری کوردن ڕۆژی شەممە 24 خەرمانان لە شاری کوردەوە بۆ ناونووسیکردن و خابگاگرتن هاتبوونە سنە و لەلایەن بەرپرسانی زانستگای کوردستان هیچ ئاسانکاریەک بۆ چارەسەری گرفتەکانیان نەکرابوو. هەر ئەوەش بوو بەهۆی ناڕزایەتی خوێندکارە کچەکان و ناڕزایەتی خۆیان سەبارەت بەو دۆخە بە بەرپرسی خابگای زانستگا ڕاگەیاند و خوازیاری چارەسەری ئەو گرفتانە بوون. جێگەی ئاماژەیە لە سەروبەندی کردنەوەی زانستگا و قوتابخانەکان گرفتی زۆر بۆ خوێندکاران بەتایبەت کچە خوێندکارەکان دێتە ئاراوە. هەروەها لە زۆربەی زانستگاکانی دیکەی ئێران کچ و کوڕ لێک جیا کراونەتەوە و دووربینی مەداربەستە دامەزراوە و هەڵسوکەوتی کچ و کوڕ بە توندی لەژێر چاوەدێریدایە. خوێندکارانی کوردی زانستگاکانی شاری ورمێ گوشاری ئیتلاعاتیان لەسەرا. بەپێی هەواڵی نیسان نیوز هێزە بەسیجیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە زانستگاکانی ورمێ بەفێڵ دەیانهەوێت ئەو خوێندکارانەی هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستان دەکەن شناسایی بکەن. هێزە بەسیجیەکان لەلایەن ئیتلاعاتەوە هەندراون تا ئەو خوێندکارانەی لەگەڵ حیزبە سیاسیەکانی کوردستان هاوکاری دەکەن بناسێن و ڕادستی ئیدارەی ئیتلاعاتی بکەن. هەروەها هۆشداریان داوەتە خوێندکارانی ئەو شارە کە نابێ بەشداری چالاکی کولتوری و ئەدەبی ئەنستیتۆی کورمانجی ورمێ لە ناو زانستگاکان بکەن و لە ئەگەری توشبوونیان حراسەتی زانستگا یان ئیدارەی ئیتلاعات ئاگادار بکەن. بە خوێندکاران ڕاگەیەندراوە لە ئەگەری خۆبواردن لە هاوکاریکردن دەست بەسەر یان لە زانستگا دەردەکرێن. ناڕوونی چارەنووسی کچە خوێندکارێکی کورد. بەپێی هەواڵەکان ناڕوونی چارەنووسی ئەفسانە بایەزیدی نیگەرانیەکی زۆری لە لای بنەماڵە و کەسوکاری ئەو کچە خوێندکارە دروست کردووە و دایکی ئەفسانە چەندین جارباری تەندروستی تێکچووە، ڕەوانەی نەخۆشخانەش کراوە. ئەفسانە بایەزیدی کە لەلایەن خاهەرانی زەینەبی زانکۆی پەیامنووری مەراغا سوکایەتی پێکرابوو بەهۆی دەمەقاڵە لەگەڵ ئەو کچانە لەلایەن مەئمورانی وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەر کرابوو. شەشی گەلاوێژی ئەمساڵ ئامینێ دەروێشی دایکی ئەفسانە بایەزیدی بۆ ئاگاداربوون لە چارەنووسی کچەکەی بۆ ماوەی 5 کاتژمێر لە بەردەم ئیدارەی ئیتلاعاتی بۆکان چاوەڕوانی وەڵامی کردبوو، بەڵام سەرەڕای ئەوەی کە وەڵامی پێنەدرابوویەوە لەلایەن مەئمورانی ئەو ئیدارەیە سوکایەتی پێکرابوو. ئەفسانە بایەزیدی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان هاوکات لەگەڵ براکەی شاهۆ بایەزیدی دەست بەسەر کران کە بە دانانی بارمتەی 100 ملیۆنی ئازاد کرابوون. ئەم خوێندکارە 28 ساڵە لە خاکەلێوەی ئەمساڵ بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان لەلایەن دەستگای قەزایی سزای 2 ساڵ زیندانی هەڵپەسێردراوی بۆ بڕاوە و براکەشی بە 6 مانگ زیندانی هەڵپەسێردراو سزا دراوە. دەست بەسەرکردن و بەجێهێشتنی وڵات چارەنووسی 2 خوێندکاری کورد. بەپێی راپۆرتی ئاژانسی هەواڵدەری کورتپا فەرهاد شەفیعزادە تەمەن 28 ساڵ و کوڕی محەممەد کە خەڵکی گوندی دەلی سەر بە شارستانی سەوڵاوە و دانیشتووی شاری مەریوانە
ڕێکەوتی بیستی خەرمانان لە مەریوان و لەلایەن هێزە ئەمنیەکانی حکوومەتی ئیسلامی ئێرانەوە دەست بەسەر کراوە. فەرهاد شەفیعزادە کە خوێندکاری بەشی فەلسەفە بووە، کاتژمێر 11 شەوی پێنجشەممەی ڕابردوو لەلایەن هێزە ئیسلاحاتیەکان بە تەلەفۆنی هاوڕێیەکی لە ماڵی خۆیان بان کراوەتە دەرەوە و خۆڵ بەستیان کردووە. بنەماڵەی ئەو خوێندکارە کووردە دوای بەدواداچوونێکی زۆر بۆیان دەرکەوتووە کە کوڕەکەیان دوای دەست بەسەرکران بۆ ئیدارەی ئیسلاحاتی سنە ڕاگوێزراوە. هەتا کاتی بڵاوبوونەوەی ئەو هەواڵە هۆکاری دەست بەسەرکرانی ئەو هاوڵاتی کوردان نەزانراوە. لە درێژەی فشاری بەردەوامی ناوەندە ئەمنیەکان بۆ سەر خوێندکارانی کورد، سەلاح نادری خوێندکار و چالاکی مافی منداڵان بەهۆی فشاری ناوەندە ئەمنیەتیەکان زێدی خۆی بەجێهێشتووە. نادری بە هەوڵدان بۆ ڕووخاندنی نظامی ئیسلامی تۆمەتبار کراوە و بەو هۆیەوە بە بەردەوامی فشاری لەسەر بووە. ئەو خوێندکارە کوردەی خەڵکی شاری قوروە دوای فشارەکانی ئیدارەی ئیتلاعات ڕووی لە شاری تاران کردبوو کە دواتر لەسەر داوای بنەماڵەکەی گەڕابوویەوە شاری قوروە. چەند ڕۆژ لەمەوبەر سەرچاوەیەکی نزیک لە بنەماڵەی سەلاح نادری بە هەواڵنێری کۆرتپای ڕاگەیاند بوو. گەڕانەوەی ئەو خوێندکارە بۆ زێدی خۆی نەبووەتە هۆکاری ئەوەی کە ناوەندە ئەمنیەکان وازی لێبێن و بە بەردەوامی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی قوروەوە بانهێش دەکرێت. سەلاح نادری بێژگەلەوەی کە خوێندکاری باڵای زانستی کۆمەڵایەتی زانکۆی باهونەر بووە، لە پەیوەندی مافی مناڵان و کاری ڕۆژنامەنووسیشدا چالاک بووە و لەم دواییانەدا ئەو چالاکیانەی لێ قەدەغە کرابوو. نادری کە لە حاڵی حازردا زێدی خۆی بەجێهێشتووە، سەرنووسەری مانگنامەی داهاتوو، ئەندامی شۆرای ناوەندی ڕێکخراوە خەڵکیەکانی تەنین، سەرکەوت و ئەنجومەنی زانستی فەرهەنگی زانکۆی پەیامنووری قوروە بووە. وەک یەکەم پرسیار لە بەڕێزیان ئەوەیە کە ئاماژەیەک بە مێژووی دامەزرانی زانستگا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ڕێژە و کار و چالاکی خوێندکارانی کورد لە سەردەمی پێش شۆڕشی گەلانی ئێراندا بکەن. پێشەکی سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت ئێوە و بینەرانی خۆشەویستی پرۆگرامەکەتانە. سەرەتا بێ ئاماژە بەوە بکەم کاتێک باس لە زانکۆ ئەکرێت مەبەستمان ناوەندێکی خوێندنی ئاکادمیکە، کەواتە ئەم ناوەندە خوێندنە ئاکادمیکە ئەرکی پەروەردەکردنی کەسی پسپۆڕ و ئاکادمیکی گرتوێتە ئەستۆی خۆی و لەلایەک شۆگرمانەوێت باس لە زانکۆ و مێژووی زانکۆ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بکەین، بێگومانە بێ ئاوڕێک لە ناوەندی ئێران دێنەوە. سەرەتا لە تاران یەکەمین زانکۆ لە ئێراندا دروست کراوە، واتە ساڵی 1313 کەواتە ئەگەر هەڵەنەم 1934 کات کە لە زانکۆی تاران دامەزرا. دواتر بڵاوی کرد، شتێک بە ناوی زانکۆ بڵاوی کرد بۆ هەموو بەشەکانی ئێران لە ناوەندەوە بەرەو شوێنەکانی تر ئەو شتێک گوێزرایەوە کە یەکەمین ئەگەر ئێمە لە پانتایی جوغرافیای ڕۆژهەڵاتی کوردستانە چاولێ بکەین لە سەردەمی پاشایەتیدا سەرەتا 30 ساڵ دوای دامەزرانی زانکۆی تاران لە شاری ورمێ لە ساڵی 1344 واتە ساڵی 1965 زانکۆی ڕەزاییە لە شاری ورمێ دامەزرا. دواتر ناوی زانکۆی ڕەزاییە بوو کە لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە لە سەردەمی کۆماری ئیسلامی ناوکەی گۆڕا بۆ زانکۆی ورمێ. 7 ساڵ دوایەوە زانکۆی کرماشان لە شاری کرماشانە بە هەوڵی کەسێک بە ناوی فەریدونی معتەمەد وەزیری دامەزرا لە ساڵی 1351 واتە 6 ساڵ پێش شۆڕشی گەلانی ئێران دامەزرا و دواتر لە سنە دانشسەرای عالی وەکو بەشێک لە سەرەتا وەکو بەشێک لە زانکۆی تربیەت معلمی تاران بوو، بەڵام دواتر بوو بە ژێر شاخەی زانکۆی ڕازی کرماشان کە ئەم زانکۆیە لە ساڵی 1370 واتە 1990 لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا لە ئێران بە فەرمی وەکو زانکۆی کوردستان ناسراوە. لە دوای شۆڕشی گەلانی ئێران زانکۆی ئازاد لە تاران دامەزرا و زانکۆی ئازادیش هەر بە هەمان شێوە بڵاوی کرد بۆ شوێنەکانی تری ئێران و لە زۆر ئێستا لە زۆربەی شارەکانە ئێمە زانکۆی ئازادمان هەیە لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە و جگە لەوەش ئێمە زانکۆی پەیامنور هەیە کە لە هەموو شارەکانە زانکۆی پەیامنوریش لقی هەیە. ئەتوانم بڵێم ڕێژەی خوێندکاری کورد لە ئێستادا بەراورد لە پێش شۆڕشی گەلانی ئێرانەوە ڕادەیەکی زۆر بەرچاوە. دوام بڵێم هەر بنەماڵەیەکدا لە کوردستان خوێندکارێک ببوونی هەیە.
کە بوونی ئەو ڕادە زۆرەی خوێندکار لە ڕۆژهەڵاتی کوردستان مزگەێنی داهاتوویەکی گەشت بە کۆمەلگای کوردستانەدا بە گشتی واتە کۆمەلگایەکی ڕۆشنبیر لە داهاتوودا هەرچەند ئێستش ئێمە ئەگەر چاو لەوە بکەین ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا بەراورد بکەین لەگەڵ لانێکم 30 ساڵ 40 ساڵ لەو پێشا ئەبینین کە کۆمەلگایەکی ڕۆشنبیر و کۆمەلگایەکی باسەواترێکە بە دڵنیاییشە لە داهاتوودا ئەم ڕەوتە هێستا بەرەو گەشاچەوە لە داهاتووە ئەمە چاوەڕوانی ئەوەین کە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەلگایەکی ڕۆشنبیر و کام کۆمەلگایەکی خوێندنەوار لە چاو سەردەمەکانی پێشوە چاوەڕوانی ئەکەین. دووەم پرسیار کە لەم بارەوە دێتە ئاراوە ئەوەی کە یەکەمین هەوڵی بەڕێکخراوبوونی خوێندکاران لە زانستگاکان دەگەڕێتەوە بۆ کەی ئەگەر بکرێت لەو بارەوە تەوزیحاتێک بدەن. سەرەتا بێەوە بزانین کە یەکێک لە گەورەترین مەترسیەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە هەر چین و توێژێکی کۆمەلگای ئێستا ژنان بێت کرێکاران بێت یان خوێندکاران بەردەوام مەترسیێکی زۆر لایەن کۆماری ئیسلامیەوە بینراوە کە مەترسی بەڕێکخراوبوونی ئەو چین و توێژانە جا توێژی خوێندکاریش بە تایبەتی بەگشتی کە بە پێی تایبەتمەندیەکانی تەمەنی و ئاکاری و هەروەها دەست پێڕاگەیشتن بە سەرچاوەکانی ئاکادمیک لە زانکۆکانە کۆماری ئیسلامی بەردەوام مەترسیەوەی کردووە کە بە تایبەتی بزوتنەوەی خوێندکاریان خوێندکار نتوانێت بەڕێکخراو ببێت کە لە ئەگەری بەڕێکخراوبوونیدا خوێندکار دەتوانێت کاریگەریەکی ئێجگار زۆر لەسەر پرسە پەیوەندیدارەکان بە کۆمەلگاوە هەبێت هەر بۆیە کۆماری ئیسلامی لە هەر جۆرە جوڵەیەکی بە کۆمەڵی خوێندکاران ترساوە لە سەرەتاوە ئەگەر ئێمە چاو لە مێژووی کۆماری ئیسلامی بکەین لە سەرەتاوە لەبەر انقلابی فرهنگی کە لە دانشگاکانە کراوە ئەو دوایەوە سەردەمی شەڕ و دواتر سەردەمی یعنی ئەگەر وەکو سەردەمی سەر کۆماریەکان چاوی لێ بکەن و دواتر لە سەردەمی سەر کۆماری ڕەفسەنجانیە لەبەرەوەی کە زانکۆکان زانکۆی قوتبی بوون و هەروەها خەڵکی کوردستان ئاوارە بوون ڕێژەی خوێندکاری کورد تا و ڕادە بەرچاو نەبوو بەڵام دواتر لە ناوەڕاستەکانی هەفتاکانی هەتاویە هەوڵی بەڕێکخراوبوونی خوێندکارانی کورد دەست پێ دەکات لەلایەکەوە ئێمە بینین لە زانکۆکانە تەنیا ناوەندێک کە بوونی هەیە کە خوێندکاران ئەتوانن داوا سنفیەکانی یان و بە شێوەیەک کاری بە کۆمەڵ لە ناو دانشگا لەلایەن ئەو ڕێکخراوە جێبەجێ بکەن ئەو ڕێکخراوەش ڕێکخراوی دەفتەری تحکیمی وحدەت بوو کە خوێندکاری کورد هەر لە سەرەتاوە بە شێوەیەکی گومانەوە چاوی لێت و ئەوەش بڵم کە دەفتەری تحکیمی وحدەت تەنیا ناوەندی بڕوا پێدراوی لەلایەن دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە بوو و تەنیا ناوەندێک بوو کە ئەناسرا خوێندکاری کورد بە هیچ شێوەیەک زیان ئەتوانم بڵێم زۆر بە کەمی بەشداری جوڵەکانی دەفتەری تحکیمی وحدەتیە کرد بەڵام لە سەردەمی خاتەمیە و سەرکۆماری خاتەمیە واتە لە ناوەڕاستەکانی دەهەی هەفتا وردە ئەوەی کە شتێک بە ناوی زانکۆی قوتبی نەما و خوێندکارەکان بتوانن بڕۆن بۆن خوێندکارە کوردەکان بتوان بڕۆن بۆ ناوەندی ئێرانیان بۆ شوێنەکانی تر وەکو خوێندکار دەست بە خوێندن بکەن لەو سەردەما بیرۆکەی دامەزراندنی گۆڤارە خوێندکاریە کوردیەکان یەکەمین هەوڵی بەڕێکخراوبوونی خوێندکاری کورد بوو بۆ نمونە ئێمە ئەگەر چاو لەو سەردەمە بکەین گۆڤاری ڕاڤە بووە گۆڤاری مانگەشە و گۆڤاری تریفە و لە زۆربەی ئەو شوێنانەی کە خوێندکاری کورد بوونی هەبوو گۆڤارە خوێندکاریەکان دامەزران و گۆڤارە خوێندکاریەکان بە شێوەیەکی ئاکادمیک توانیان ئاور لە پرسەکانی پەیوەندیدار بە کۆمەلگای کوردستانەوە بدەنەوە و لەلایەکی تریشەوە ئەوە بوو کە توانیان بە زمانی کوردی لە ناوەندە ئاکادمیکەکانە بتوانن دەنگی خۆیان هەبێت ئەمە سەرەتایەک بوو بۆ دەستپێکردنی جوڵەیەکی بە کۆمەڵ بۆ خوێندکارانی کورد کە مزگیانی بە دڵنیایی توانم بڵێم بزوتنەوەیەکی چڕوپڕ لەلایەن خوێندکارانی کوردەوە ئەدرا بەڵام دواتر بینیمان کە لە سەردەمی کۆتایی سەردەمی سەرۆکۆماری خاتەمی و هەروەها دەستپێکردنی سەردەمی ئەحمەدی نژاد بە شێوەیەکی زۆر دڕندانە لەگەڵ خوێندکاری کورد هەڵسو کەوت کرا
و کەوە لە جێگی خۆیانتوانی بە چڕوپڕی ئاماژەی پێ بکرێت بەڵام یەکێک لە ئەو خاڵانەی کە لێرا بێ ئاماژی پێ بکەم کورد خوێندکارە کوردەکان نەیانتوانیوە تا ئێستا مۆڵەتی ڕسمی ویان مۆڵەتی فەرمی لە دەسەڵات وەربگرن بۆ ئەوەی کە ڕێکخراوێکی تایبەت بە خوێندکاران دامەزرێن یەکەمین هەوڵ کەوتمان دامەزراندنی گۆڤارەکان بوو دواتر لە ساڵی 1984 واتە ساڵی 2005 یەکەمین ڕێکخراو وەکو داواکردنی یەکەمین ڕێکخرا و مۆڵەت یەکەمین ڕێکخرا لای خوێندکارانی کورد لەژێر ناوی یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کورد لە سنا بوو کە تا ئێستش ئەم ناوەندە مۆڵەتی وەرنەگرتووە و زۆربەی ئەندامانی ئەو ڕێکخراوە تا ئێستا بەرەو ڕووی وشار و زیندان و ئەشکەنجە و ئەوانە بوونەتەوە بەڵام ئەوەی کە لە ساڵەکانی 2007 واتە 86 و 87 ئەوانە ئێمە بینیمان ئەو سەرهەڵدانە بوو کە لە سەرەتاکەی لە گۆڤارە خوێندکارەکان و دەستی پێکرد وەری بلەوس لە 2006 تا ڕادەیەک خۆی گرت بوو و ئەوەی کە زۆرێک لە خوێندکاران لە ڕۆژی خوێندکار لە ساڵی ئەگەر هەڵەنە ساڵی 2007 واتە ساڵی 86 گیران وەرە دەست بەسەر کران تەنانەت زۆربەی گۆڤار و ڕۆژنامە گشتیەکان لە ئێرانە هێرشیان کردە سەر ئەو کەسانەوە بە شێوەیەک بۆ نمونە ئەمە زۆر بوو بە قسەی سەرزاری زۆرێک لە کەسەکان کە ڕۆژنامە یا لەسارات لەو کاتا باسەوەی کرد کە هجوومە مارهای سەمی بە دانشگاه هەمە بەس لە مارە سەمیەکان خوێندکارە کوردەکان بوون کە لەو کاتا دەست بەسەر کرابوون و هەر لەو کاتا بەبێ ئەوەی کە چوزانم خوێندکارە کوردەکان هێشتا لە زیندانەکانە ئتهامەکانیان مشخص بێت ڕۆژنامەکانی یا لەسارات و ئەوانە خوێندکارە کوردەکان لەڕێوە گرێودا بە حزبەکان و ئتهامگەلێک وەکو جاسوسی و ئەوانەیان داپاڵێن لە کۆاتوانم بڵێم کە بزوتنەوەی خوێندکاری یان بە شێوەیەکی تر هەوڵی بەڕێکخراوە بوونی خوێندکاری کورد هەر لە سەرتاوە کە دەستی پێکرد تا ڕادێک بەلووتکە گەیشت بەڵام بەداخەوە لە سەردەمی ئەحمەدی نژادا بە شێوەیەکی زۆر دڕندانە وەڵام درراوە و ئێستش بەردەوامن خوێندکارانی کورد لە زۆربەی شارەکان و لە زۆربەی زانکۆکانی کورد ڕۆژهەڵاتی کوردستانە سەهەمین و دواهەمین پرسیار لە بەڕێزیان ئەمەیەکە بزوتنەوە چییە و خوێندکارانی کورد تا چ ڕادەیەک توانیویانە ڕێخستنی لەو چەشنە دروست بکەن کە ببێتە دەنگ و هەبوونی خۆی بسەلمێنێت و وەکو بزوتنەوەیەک پێناسە بکرێت سەرەتا ئەبێ بزانین بزوتنەوە چییە ئایا ئەو هەوڵە ئایا ئەو جم و جۆڵەی کە خوێندکارانی کورد هیانە لەگەڵ پێناسەی بزوتنەوە یەک ئەگرێتەوە یان نە زۆر کەس زۆرێک لە بیرمەندان باسییان لە بزوتنەوە کردووە کە بزوتنەوە چییە بەڵام بە شێوەیەکی گەرێمە گشتی چاوی لێ بکەین بزوتنەوە بریتە لە هەوڵێکی بە کۆمەڵ لە جم و جۆڵێکی بە کۆمەڵ لە ڕاستای ئامانجێکی هاوبەشە ئەگەر ئێمە چاو لە جم و جۆڵەکانی خوێندکارانی کورد بکەین کە تا ڕادێک ئەتوانم نەک تا ڕادێک ئەتوانم بڵێم بەگشتی لەگەڵ داخوازیەکانی واتە جم و جۆڵەکانی خوێندکاران و داخوازیەکانی خوێندکارانی کورد لەگەڵ خوێندکارانی تری و بۆ نمونە ناوەندی ئێران یان شوێنەکانی تری ئێران جیاوازی بووە هەر ئەم جیاوازیە بۆتە هۆی ئەوەی کە پێناسەیەکی تایبەت بە خۆی ببێت خوێندکاری کورد متالباتەکەی بەس گرێ نەدراوەتەوە بە متالباتێکی سنفی کە لە ناو دانشگاکانە خوێندکارەکان هەیەە بۆ نمونە پرسێک بە ناوی زمانی دایکی بۆ نمونە ئەو بەرپرسیارەتی کە خوێندکاری کورد لە بەرامبەر پرسە پەیوەندیدارەکان بە کۆمەڵگای خۆیان کردوێتی و بەردەوام توانم بڵێم لە نوکی پەیکانی داخوازیەکانی کۆمەڵگا بووە تا ئێستا نەیتوانیوە خوێندکاری کورد مۆڵەتی ڕێکخراوێکی تایبەت بە خوێندکاراندا بمەزرێنێ هەموو ئەمانە ئەکرێت ئێمە وا چاوی لێ بکەین کە بەڕاستی بزوتنەوەیەک بە ناوی بزوتنەوەی خوێندکاری کوردی سەری هەڵداوە هەر لە وتم لە ئەگەر لە سەردەمی کۆماری ئیسلامی حساب بکەین باسی لێ بکەین لە سەرەتاکانی ناوڕاستەکانی هەفتاکاندا دەستی پێ کردووە ئەم بزوتنەوەیە و ئەو خەسارانەیش کە لێشی کەوتووە ئەو هەزینانەوەی کە لەلایەن خوێندکارانی کوردەوە دراوە بێگومان ئاماژێ بە بوونی بزوتنەوەیەکی نەکرد ناتوانە بڵێم زۆر بەربڵاو بەڵام
بە دڵنیاییەوە لە داهاتوو دووە بەردەوام ڕوولەگەشەیە بەڵام لە ڕوانگەیەکی ترەوە کە زۆر کەس بڕوای بەوە هەیە کە بە تایبەت ئێرە ناوەندەکان ناوەندنشینەکان بڕوان بەوە هەیە کە نا خوێندکاری کوردووە ئەو هەزینانەی کە خوێندکاری کورداوێتی ئەیخەنە ژێر مەجموعەی بزوتنەوەی خوێندکاری گشتی لە ئێرانە من جیاوازیەک لە نێوان بزوتنەوەی خوێندکاری کوردی و ئەو شتێک کە بە ناوی جنبش دانەجووی لە ئێرانە ناسراوە دائەنێم چونکو بەپێی تایبەتمەندیەکانی خوێندکاری کورد و بەپێی جیاوازیەکانی مطالباتی خوێندکاری کورد و بەپێی ئەوەی کە مطالباتەکانیان لە زۆر شوێنە یەک ناگرێت لەگەڵ خوێندکارەکانی ترا بۆ نمونە ئەو هویەت خاهی کە لەناو خوێندکارانی کووردا هەیە و ئەو بەرپەرشدانەوەی کە خوێندکارانی تر خوێندکارانی ناوەندنشین ئەیکەن ئەوە ئاماژەیە بۆی کە داخوازیەکانیان یەک ناگرێتەوە و لەلایەکی ترەوە خوێندکاری کورد توانیوێتی چ لە بواری کردەوە چ لە بواری تیۆریکدا تیۆریک مەبەستم ئەو گۆڤارانەیە کە لە ناو زانکۆکانە هەیە بەردەوام لە هەوڵی پەروەردەکردنی خۆیان بووە و لەو گڕووگاڵە توانیوێتی تا ڕادەیە گەشە بکات و هەر ئەوەیە کە کۆماری ئیسلامی بە دڕندانەترین شێوە ئاوەڕ لە خوێندکاری کوردەداتەوە وە بە هیچ شێوەیەک ئیجازە نادا سەر هەڵێنێت سەر ڕای هەموو گوشارانە ئەگەر چاو لێ بکەین بە تایبەت لە دەهەی هەشتا بە تایبەت لە دوای سەرۆکۆماری خاتەمیۆ ئەو خەسارانەی کە لە خوێندکاری کورد کەوتووە و ئەو هەزینانەی کە خوێندکاری کورد توانیوێتی بیدا و ئێستش خەریکی هەزینەدانە بێگومان ئاماژەیە بۆی کە خوێندکاری کورد خاوەنی بزوتنەوەیەکە کە ڕوولەگەشەیە. بەڵێ بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیوی بەم جۆرە گەیشتینە کۆتایی یەکەم بەرنامەی گزین هیوادارین کە توانی بێتمان تا ڕادەیەک تیشکمان خسبێتە سەر پرسی زانستگا و چالاکی خوێندکاران لە کوردستانی ڕۆژهەڵات بەتایبەت لە ڕوانگەی مێژوویەکەیەوە. ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبووکی ئێمەوە کە لە گۆشەی سەفحەی تەلەڤیزیۆنەکانتاندا دەردەکەوێت هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەیەنە دەستمان و ئێمەش هەوڵ ئەدەین کە لە بەرچاویان بگرین. تا بەرنامەیەکی دیکە و گزنگێکی دیکە شەو و ڕۆژ و کات و ساتێکی شادتان بۆ بە ئاوات دەخوازین و ماڵاوە.